کاک فتحی سڵاو لە بێتۆم کاتت باش بەخێر هاتی ئەوەی کە کۆمپانیاکان ڕێکخراوەکان کە سەرمایەداری بیانین داوای ئەکەن چین ئەو شتانە بۆی کە داوایەکەن و ئێوە پێیان ئەدەن تا سەرنجیان ڕابکێشن بۆی بێنە هەرێمی کوردستانەوە ئەو پارە و پولەی هەیەی لێرە وەگەڕی بخات بۆی کە لێرە کاری وە بەرهێنانی تێتا بکات. بۆ وەڵامدانەوەی ئەو پرسیارەی بەڕێستان ئێستا ئێمە هەروەکو پێشبینی دەکرێت 2026 ساڵی گۆڕانکاریە خێرایی و کتوپڕەکانە لەبەر ئەوە ڕۆژ دوای ڕۆژ پێشبینی دەکرێت کە ڕووداوی پێشبینی نەکراو ئەنجام بدرێ یان ڕوو بداتن لەبەر ئەوە هەرێمی کوردستان ئەگەر تەماشای لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەکو دوورگەیەکی سەقامگیر و ئارام خۆی دەبینێتەوە لە نێو ئەو کێشە و ناکۆچی لە نێوان ئەو وڵاتانەدا هەیە کەواتە ئەمە پوینتێک بوو بە سەرمایەدارێکتانەوە یاخود بە کۆمپانیایەک بە ڕێکخراوێکی جیانیتان نەگەیان چی دیکە هەبوو جگەلەوەی کە ئەوان بە دوایە گەڕێن بۆی کە بێن بێگومان ئەوە گرنگترین خاڵێک کە ئێمە هەردەم تیشکمان خستوتە سەر کە هەرێمی کوردستان ئارام و سەقامگیرە دەتواندرێ سەرڕای ئەو یاسا و ڕێنمایانەی کە هەردەم پاڵپشتی وەبەرهێنەری بیانیە ئەو وەبەرهێنەرە یاخود ئەو کۆمپانیانە کە داهاتنە هەرێمی کوردستان و ئێستاش هەردەم ڕویان لە هەرێمی کوردستانە خۆیان لە کەشێکی ئارام دەبینەوە زۆر بە ئارامی و زۆر بە سربەخۆیی ئیشەکانی خۆیان جێبەجێ دەکەن گرنگی لەوەدا چییە ئەوان راپۆرتی خۆیان دەنێرنەوە کۆمپانیاکانی خۆیان لە بارەگا سەرچەکانی خۆیان ئەوان هەروەها پەیوەندیان لەگە کۆمپانیای تر هەیە واتە وەکو نێتوۆرکێک دەبی هەر کۆمپانیایەک دێ کۆمپانیای تر هەر سەرمایەک لێرە لە هەرێمی کوردستان وەبەرهێنانی بۆ دەکرێت وەبەرهێنانی تریش دێتە هەرێمی کوردستان جا لەبەر ئەو کۆربەندە گرنگجێکی ئەو تۆی هەیە بۆ هەرێمی کوردستان حزۆری جەنابیان سەرۆکی حکوومەت لەوێ لە نێو ئەو وەکو ئاماژەم پێکرد گۆڕانکاری خێراییەکان کە لەو ساڵەدا ڕوودەدات ئامادەبوونیان لە نزیکەوە لەگە سەرکردەکانی جیهان لەگەر کۆمپانیا گەورەکانی جیهان کە ئامادەنە لەو کۆربەندە دەتوانرێت لە نزیکەوە ئاگاداری ئەوە بن ئەو هاوچەشانە لە بەرژەوەندی هەرێمی کوردستان گۆڕانکاری تێدا بکرێت. باشە کاک فەتحی لە ماوەی ئەو چەند ساڵی ڕابردووە بە تایبەت کە هەرێمی کوردستان بەشدار بووە سەرۆک وەزیران خۆی چۆتە داڤۆس و لە کۆربەند بۆ چەندین کۆربەندی دیکەیە چ کارێک کراوە لە هەرێمی کوردستانە بۆی کە حکوومەتی هەرێمی کوردستان بڵێ ئێمە ئەم پێشکەوتنانەمان کردوم ئامادەکاریانە کراوەیان وەکو ئاسانکاری کە پێشکەش بە وەربەرهێنی بیانی کرابێت چه هەنگاوێک بووە؟ بەڵێ هەنگاوەکان گەلک زۆرن بۆ نمونە کە ئەوەی باسم کرد هەروەها ئێمە کە سەردانی هەر شوێنێکمان کرد بێ یاخود پێشوازیمان لە هەر شاندێک کرد بێ ئێمە واقعی حال پێشانیان دەدەین ئەوان زۆر هەرگیز بەدەستی بەتاڵ گەڕاونەتەوە نەخێر هەر ینی بۆ نمونە من تەنیا خۆم لە وەزارەت لە ساڵانی ڕابردوو بەشدار بوومە لە واژووکردنی چەندین گرێبەست لە نێوان کۆمپانیای بیانی لە نێوان کۆمپانیای خۆماڵی هەروەها ئەوان داوایان کردووە کە ڕێنمایەکان زیاتر پاڵپشتی وەبەرهێنەری بیانی بکەن هەرێمی کوردستانش هەروەکو ئاگادارم کە هەوڵی وەی دەدا کە ڕۆژانە دووبارە چاوپێخشانەوە بە ڕێنمایەکان بکرێت بۆ ئەوی زیاتر لە بەرژەوەندی وەبەرهێنەری بیانی بێ پێم خۆشە یەک خاڵ ئاماژەی پێ بکەم لە ساڵ پار تاکو ئێستا یەک ساڵ بەسەر ئەو بەرواری ئەو کۆربەندە تێدەپار دەبێ لە دوا راپۆرت کە لە بەڕێوبەرانی داڤۆس ئیمڕۆ بڵاو کرایتەوە 2.9 تریلیۆن دۆلار قەبارەی بازرگانی و گرێبەستەکان بۆ لێنەوان ئەو سەرکردە و کۆمپانیانی کە بەشدار بوونە لەو کۆربەندە هەرێمی کوردستان حتمما هەرێمی کوردستان ئەگەر هات بۆ ئێستاش ڕاگەیاندنی بۆ نەکرێ ئەو خەڵکانەی لە سەرکردەکان و کۆمپانیەکان کە بەشدارن بە چاوێکی زۆر بەرزەوە تەماشای هەرێمی کوردستان دەکەن کە تاکو ئێستا توانیەتی باڵانسی خۆی بپارێزێ لە نێوان گۆڕانکاریە ئابوووریەکان هەرێمی کوردستان تاکو ئێستا توانێتی کە کاروانی
ئەعمار و کاروانی ئاوادانکردنەوە بەردەوامی هەبێ بەڵکو زیاتریش بێت. باشە بەڕێز فەتحی زۆر جار ئەبینین لە زۆربەی شاندەکانی حکوومەتدا بازرگانان بەشدارن سەرمایەداران و ئێستاش ژمارەی ئەو بازرگانانەی کە لەگەڵ سەرۆکوەزیران ڕۆشتون بیست سەرمایەدار وە بەرهێنەر و بازرگانن کە چوونەتەوە واتە بەشداری پێکردنی کەرتی تایبەت ئەمە چ گرنگیەکێ بێت؟ گرنجەکە لەوەیدایە ئێستا لەو چوار ڕۆژەی لە کۆڕبەندی داڤۆس تەنیا سەرکردەکان بەشدار نین لە کۆڕبەندەکە بەڵکو کۆمپانیە گەورەکان واتە بەڕێزیان جەنابی سەرۆکی حکوومەت لەگە سەرکردەکان کە دادەنیشتێ و کۆبوونەوە ئەنجام دەدا 2 قۆڵی و 3 قۆڵی کۆمپانیەکانی ئێمەش کە نوێنەراتی کەرتی تایبەتی هەرێمی کوردستان دەکەن لەگەڵ کۆمپانیەکانی ڕۆژئاوا لەگەر ئەوروپا و ئەمریکا وڵاتەکانی تر کۆبوونەوە دەکەن بێگومان ئەو کۆمپان بەرهەمدار دەبێ ئەو کۆبوونەوانە لەبەر ئەوەی ئەو سەرمایەداران یاخود ئەو کۆمپانیانەی کە بەشدارن لەگە جەنابیان باشە بەرهەمی ئەم پەیوەندیانە چییە؟ بەرهەمی ئەم کارانە چییە؟ ینی خەڵک بەڕوونی تێبگەن ئایا کاتێکە لەگەڵ کۆمپانیایەک ڕێکەوتنیەکەکەنیان کۆمپانیایەک لەوێ ئەڕواتەوە بەشدارە بێ ڕێکەوتنیەکەکە چی لەسەر ئابووری هەرێمی کوردستان زیاکات؟ چی بۆ خەڵکی ئێمە زیابێت؟ بەڵێ بێگومان ئابووری هەرێمی کوردستان بەندە وەکو کە تەماشای جیهان ئابووری و جیهانگیری دەکەین کە هەرێمی کوردستان عێراق پەیوەستە بە گشت وڵاتان بەڕێگای سیستەمی بانکی بەڕێگای ئەو ڕێکخراوانی کە لە هەرێمی کوردستان لە عێراقدا کار دەکەن بەڕێگای ئەوەی کە عێراق ئێستا ویستی ئەوەی هەیە ببێتە ئەندام لە ڕێکخراوی بازرگانی جیهانی WTO گشت ئەمانە وا دەکەن کە هەرێمی کوردستان ڕاستەوخۆ ناڕاستەوخۆ بچێتە نێو ئەو هاوچەشە نێو دەوڵەتیەی کە ئابووری ئەو وڵاتانە پەرەپێدانی بۆ دەکرێت هەروەها پێشبینی دەکرێت کە پرۆژەی استراتیجی ئەنجام بدرێت بۆ نمونە ئەمن بڕوام وایە هەروەکو چەند سەرچاوەکی خۆم بەپێی ئەو نووسنگەی کە خۆمان ئێستا ئیدارێ دەکەین چەند کۆمپانیایەکی جیهانی لەوانەیە پرسیار لە بەڕێز سەرۆکی حکوومەت و هەروە کۆمپانیەکان بکەن بۆ ئەو پرۆژەی گەشە پێدان لە بەسڕاوە تاکو بە هەرێمی کوردستاندا دەڕوا بۆ تورکیا ئەوە وەکو ڕێگایەکی ئاوریشی نوێ تەمەشا دەکرێت چەندین کۆمپانیا چاوەڕوانی ئەوەن کە بەشدار بن کۆمپانیای ڕێگاوپان کۆمپانیای ژێرخانی دووبارە بنیادنانەوە ژێرخانی ئەو شوێنانی کە چەندین دەستگا و چەندین پرۆژەی گەورە و مەزن تێدا لەسەر ئەو پرۆژەیە ئەنجام دەدرێت لەبەر ئەوە هەرێمی کوردستان بێگومان بەشێکە لەو هاوچێشەیە بەشداری بەڕێزیشیان لەگەر کەرتی تایبەت زۆر خێراتر دەکا بە ئەوەی بە ئاراستەیەکی ئیجابی تر بڕۆین. باشە کاک فەتحی بەڕێستان پێم وابێت ئێستا بەڕێوەبەری ناوەندێکی ڕاوێژکاری و بازرگانی ئەگەر سەرمایەدارێک و بەرهێنێکی بیانی لە وڵاتانی دەرەوە بێتە هەرێمی کوردستان و پرسیار لە ئێوە بکات بۆ حکومەیەکە ئێوە ئەزمونتان هەیە و ناوەندەتان هەیە تو چ بابەتێک چ سێکتەرێکی بۆ هەڵە بژێری کە وەبەرهێنانی تیا بکات لە هەرێمی کوردستانە؟ گشت سەکتەرەکان چاوەڕوان دەکرێت کە کاری تێدا بکرێت لەبەر ئەوەی گشت سەکتەرەکان پێویستە پرۆژەی تێدا ئەنجام بدرێت بەڵام گرنگترینیان لە پیشەسازی و هەروەها پیشەسازی و کشت و کاڵی کە یەکێک لە ئەولەویاتی کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان بووە نەزاحەت و سەرکەوتنێکی وەبەرچاوی و تۆمارکردنەوە ئەو پرۆژانەی کە لە ماوەی ڕابردووە کراوە پرۆژە استراتیژیە گەورەکان بوونەتە هۆی بەهێزکردنی ژێرخانی ئابووری بۆی کە کۆمپانیای هات بێخەم کارگەکەی دانێ و دایمەزرێنێت؟ بەڵێ ئێمە پێم خۆشە ئاماژە بەوە بکەم کە کشت و کاڵ و پیشەسازی گرنگترین دوو سەکتەرن لە هەرێمی کوردستان بۆ ئەوەی وەکو ئەولەویەت سەرکەوتنی ئەمەدەچێناوە ئێستا بەروبوومەکانی هەرێمی کوردستان لەو بوارەنەدا لە دەرەوەی وڵات نمایش دەکرێت و بازرگانی پێوە دەکرێت و
پرسیارتان لەسەر ئەو ناوەندەی ڕاوێژکاری کە ئێمە ئیشی تێدا دەکەین سعودی عەرەبی لەگەڵ ئیتالیا لەسەر خەتن لەگەر ئێمە بۆ ئەوەی دۆزینەوەی باشترین سێ سەکتەر بۆ ئەوەی لە هەرێمی کوردستان پرۆژە ئەنجام بدەن ئێمە واقعی حالی هەرێمی کوردستان و هەروەها یاسایەکان و گشت ئەو دەرفەتانەی هەن بۆیان دەنێرین ئەوان دراسی دەکەن و بێگومان لە قۆناغی داهاتوو سەردانی هەرێمی کوردستان دەکەن سەردانی ئەو شوێنان دەکەن کە پێویستە پرۆژەکان تێدا ئەنجام بدرێت بۆ هیوایان سەرکەوتوو بن و ڕۆڵێکی گرنگی هەیە کارتی تایبەت و ئێوەش بە هەمان شێوە بەڕێز فەتحی مدەڕیس ڕاوێژکاری پێشووی وەزارەتی بازرگانی لەگەڵ ماوەی سوپاس بۆ ئێوە زۆر سوپاس.